بینەرانی ئازیز و خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا، ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵین سەر لە نوێ لەگەڵ ئێوەی ئازیز بە یەکشات دەبینەوە لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یارە. بەڕێزان، میوانی ئەم ئاڵلقەی بەرنامەکەمان زۆر بەڕێز هاوڕێ مەنسوور ڕەزاقی، هەڵسوڕاوی سیاسی و یەکێک لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵەی یەکسانیە. بەو هیوایی کە تا کۆتایی لەگەڵمان بن، فەرموون بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە. کاک مەنسوور جان، زۆر بەخێر بێیت. سپاس بۆی کە داوەتی ئێمەتان قبوڵ کرد. کاکەریم گیان ڕۆژ سڵاو بۆ جەنابەت و بۆ هاوڕێیان و هەروەها تەواوی بینەرانی بەرنامەکەتان و سپاس بۆ ئەم دەرفەتەی کە ئێوە ڕەخساتە. سپاس بۆ بەڕێزشتان. بەڕەواڵی بەرنامەکەمان سەرەتا پێم خۆشە کاک مەنسوور خۆی بە بینەران مەعرەفی بکات، بیۆگرافیشی زۆر کورتی خۆی لە سەرەتای ژیانی باس بکات. زۆر بە کورتی باس بکات. من سەرەتا پێم خۆشە باسی ئەوە بکەم کە مەبەست و ئامانجی سەرەکی ئەوەی کە لەم بەرنامەی جەنابتانە بەشدارم کردو یا بە چه هۆیەکەوە خۆم هاتمە بەرنامەکەتانەوە، ئەوەی کە زۆر خەڵک لەم وڵاتانەی کە ئێمە تایە ئەژین داستان و بەسەرهاتی ژیان و خەباتی چالاکوانانی سیاسی کۆمەلگای ئێمە ئەبیسن، داوامان لە یەکەن کە ئەم بەسەرهاتانە تۆمارکری بنووسرێتەوە. وە لە بیرمە دەوری 15-16 ساڵ بەر لە ئیسا کاتێکە عەلیە شەفی دەرویشیان داوەت کرابوو بۆ سیدنی بۆ کۆمەڵە سیمینارمان بۆ ڕەخس بوو و هاتە ماڵی ئێمە لە ماڵی ئێمە بۆ شەوێ دانیشت بووین باسی ژیان و خەباتی وەمانەمان کرد. زۆر زۆر هەوڵی دا تکای کردوتی تکای ئەم شتانە بنووسەرەوە یا بەلانی کەمەوە تۆماری بکە، زەبتی بکە و داینێ بزانە چییە بێت توشتیوە. ڕاستەکەی ئەوەی کە ئەمەم داهناوە پرۆژەیە کە هیوادارم کە چونکە ژیان و کار ئێرە وەخت کاتێکی زۆرمان لێ ئەگرێ، بەڵکو ئەگەر کەوتینە زمانی خانەنشینی و بازرسیەوە و کاتە بێگومان مەبەستی ئەم بەرنامەیەش دەقیق هەر ئەوەیە کە بەڕێستان دەفەرمونون. ئەم بەرنامەیە دەیەوێت لەگەڵ ئەوەی کە ڕێزێک دەگرێت لە مێژووی خەباتی کەسانی وەک بەڕێستان، لەگەڵ ئەوەشدا دەیەوێ ئەزموون و تەجربیاتی ئێوەیەک وەکو بەشێک لەو مێژووە بگوازێتەوە بۆ نەسلی نوێ و ئەوە پەیامێک بێت، دەرسێک بێت، ئەزموونێک بێت بۆ نەسلی نوێ. و لەگەڵ ئەوەشدا بۆ بیرهێنانەوەی خاترات و گوزەشتەیەکە کە لەگەڵ نەسلێکی ڕابردوو بۆ ئەوانش زۆر مەسائل تەداعی دەبێتەوە و تازە دەبێتەوە. هەر بۆیە حضوری بەڕێستان لەم بەرنامەیە ئەگەچی مەبەست ژیان و خەباتی بەڕێستانە، بەڵام دەرس و ئەزموونێکە کە لە زمان بەڕێستانەوە بۆ نەسلێک دەگوازرێتەوە. زۆر زۆر ڕاست و زۆر زۆر سپاس. ڕاستەکەی ئەوەیە کە ڕاستە ئەمڕۆ خەبات لە ڕۆتی خۆیان شێوەکانی ئەگۆڕێت و شتیوە کەرەسەیەک و ئامرازێک و ئەبزارێکە کە بۆ خەباتکردن پێویستە لە تەمەنێکەوە بۆ تەمەنێکی ترەگۆڕێ. کاتی خۆی ئێمە دەستگای چاپمان دروستە کرد بە تەختە و ئەمان شاردەوە و لەگەڵەوە بە هەزار کێشە گەر دەستگایەکی تایپە دەستکەوتە یاوەی بە قەڵەمە ستنسل دەنووسی یا ستنسل لە مۆمیەکانە پێیاکرد. ئەمڕۆ هەموو کەس کۆمپیوتەری هەیە لە ماڵ خۆی، پرینتەری هەیە شتیوە، بەڵام بە ئەکید ئەم تەجربیاتە و ئەم ئەزموونانە بەکەڵتێ. بەڵام بۆ ئەوەی بگەڕینەوە بۆ پرسیارەکەی جەنابەت، من مەنسوور ڕەزاقی خەڵکی سەقزم، لە سەقز گەورە بووم و تاوای ژیانم لە سەقز بووە و خوێندنی سەرەتایی و دەبیرستانم لە سەقز تەواو کردووە و لە زمانیشە لەگەڵ کۆمەڵی هاوڕێی نزیکە کە یەکێکیان ئێستا لە ژیانە ماوە کاک عەلای خاکی، ئەوبەتە زۆر 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 دەمێک هەیە لە یەکتری زیاتر لە 40 ساڵە لە یەکتری دابڕاوین. ڕاستەکەی لە دوایەوەی کە من لە ناوشارات ومەتە دەرەوە و لە دوای ڕوخانی شاوە، بەڵام لەگەڵ یەکێک لەوانەیشە کە بەداخەوە هەر زوو لە تەمەنی جوانیە خنکا لە چەمی ئاینانی سەقز مەمی هۆشمەند هاوڕێی زۆر نزیک و خۆشەویستم. ئەمان ئێمە هەستەیەکی مەخفیمان بووە سێ متالعاتی شتمان بوو لە زمانیشە و دوایە کچی خاڵم مەستوری شاسەواری کە تەوار
کە یەکەم کچی کوردستان بوو کە ڕژیمی جمهوری ئیسلامی لە 1359 لە سنە ئێعدام و تیرباران کرا، هەستی متعالعاتیمان بوو و خەباتی سیاسیمان بەنهێنی دەست پێ کرد تا ئەو کاتەی کە 1-2 ساڵ دوایەوە ئەو بوو خەباتی بەرینی جەماوەری خەڵکی ئێران و کوردستان دژی دیکتاتۆرێتی شادەستی پێکردو مەشتوونە ڕێزی و خەباتەوە. زۆر باشە، پێم خۆشە باسی ئەوەت کرد کاک مەنسوور کە لە سەردەمی دەبیرستاندا لەگەڵ کۆمەڵ لە هاوڕەکانت ڕێکخراوێک پێک دێنن. ئەوە تقریبان دەمادەمی ساڵی 57 وانە دەبێ و دەیەوێت ڕاپەڕی نوشتە دەست پێ بکاگە هەڵە نەبم یا چەند ساڵ بەر لەوەیە 1-2 ساڵ بەر لەوە. بەڵێ پێم خۆشە ئەوە بزانم کە ئەو کات ئەو کۆڕ و کۆمەڵەی یا ئەو هەستەیە کە بەڕێستان ئاماژەی پێ دەکەن چه دوورنمایەکیان بوو لە ئەو پەیوەندی خۆیاندا و لەو چالاکی و فعالیەتانەی خۆیاندا چ گەرایشیان مەبەست بوو و ئامانجیان چ بوو؟ ئایا پێشبینی ئەوە دەکرا کە خەباتێک لە دژیشا ڕێک بخرێەوە نهایەتەن بە ڕاپەڕینێک بنجەر بێت؟ باەکی دەو کاتە کە ئەو هەستە پچکۆلە و شانەیەمان بوو، ئەگەر بڵێم بیر و بڕوایك و ئایدیۆلۆژیەکی چەپ و مارکسیستی هەبوو، یا ئەوەی خەباتێکی چینایەتی و خەباتێکی نەتەوایەتی لە بەردەما بوو. ئەم شتانە ڕاست ئەو کاتە ئەمن نەبوو. بەڵام کتێبهایەکە کە ئەمان خوێندەوە من نەمەزانی ڕاستەکەی لەکوێوە بۆ ماندێل چۆن ئەگاتە دەستمان. کۆمەڵە کتێب بوو گەیشتە دەستمان لەوانەی کتێبی ژۆرژ پڵێسەر بوو، کتێبی کانی ئەلێ شەفی دەرویشیان و کتێبەکانی سەمەدی بێهرەنگی و کۆمەڵێشتی سیاسی و فەلسەفی و ئەمانە بوو. بڕێکی دەستنووس بوو، ئەگەیشتە دەستمان قسەمان لێەکرد. بەڵام دژی شابوو بەئەکی چونکە بەیانمانە نووسی لە بیرمە بەیانەکانیشمان زۆر بە محتەرمانە خستە ناو پاکەتەوە، لە ناو پاکەتە ئەماندا ئەماخستە ژێر دەرگای کلاسەکانەوە یاماخستە ماڵی خەڵکان. حتمما ئاراستەیەکی دژی شاو دژی دیکتاتۆریەت و داکۆکیکردن لە ئازادی و مافی خەڵک بوو. بەڵام دوای ئەوە کە ڕژیمی شا ئەو تەزاوراتەکان و ڕاپەڕینەکان دەستی پێکرد، ئەمە چونێتەکەی ئەو خەباتەوە خەڵکانێکی تر بە ئەزمونتر و گەورەتر لە ئێمە بوون و ئێمە ڕاستەکەی لەوانەوە فێر بووین و کەم ئاقارێکی چەپ و ئەوان دەست پێ کرد، مارکسیستیمان دەست پێ کرد. زۆر باشە، بەڵام لە سەردەمی ڕاپەڕی ناو لەگەڵ ڕووخانی شا و ئازادبوونی ئێران و کوردستان بە تایبەت مەجموعەیەک ڕێکخرا و سازمانی جۆراوجۆر هاتنە ساحەی گۆڕەپانی خەباتەوە دەستیان کرد بە خەبات لە ئەو ڕاپەڕینیان بەسەرنجام گەیان. لەوانە مەجموعەیەک هێزی چەپ و مارکسیست و کۆمونیست. بەڵام بەڕێستان ئەگە هەڵە نەبم هەر لە سەرەتایی ڕاپەڕیندا لە ساڵی 57دا دوای ئەو مەجموعە چالاکیانەی کە باس کرد بەر لە ڕاپەڕین لەگەڵ ڕێکخراوێک خۆت تەداعی دەکەیە و بەنێوی کۆمەڵی یەکسانی. پێم خۆشە لە سورەتێکدا ئەمە لە حاڵێکدا کە کۆمەڵی یەکسانی ڕێک 1357 دادەمەزرێەوە بوونی خۆی ئەلام دەکات. پێم خۆش بزانم ئەمە دەستپێکەکەی چۆنەوە چۆن ئاشنا دەبی بەم ڕێکخراوە و ئامانجی ئەو ڕێکخراوەیە ئەگەر بە کورتی باس بکەیت پێم خۆش. من لە ڕاهنماییە بووم کە کوڕی خاڵم کلاسی 11 بوو، کاکبرای میشا سواری کە زیاتر چونکە کاری تەرجماکە بە ناوی سیامەدی شاسواری ناسراوە، لەگەڵ کۆمەڵی چالاکی سیاسی ئیساقزا گیران، یەکێ لەوانە کاک جعفەری میرزادە بوو، یەکێ لەوانە ئەبەی فەلاحی بوو، کۆمەڵە خەڵکی تریش. ئەمانە ڕاستەکەی تۆوی پرسیارێکیان لە ناو مێشکمانە چقان ئەم خەڵکانە بۆ بەم جوانیە گیران وشتیەوە. منەو کاتە لە ڕاهنمایە بوومە و لە کلاسی 11 بوو کە لە دوایە ئەوان هاتنە دەرەوە. ئەوان هەر لە زیندانە لەگەڵ کۆمەڵی چالاکی سیاسی ترە ئاشنا بوو نوشتیوە، هەر لە زیندانەوە ئەو فکری پێکێنانی کۆمەڵی یەکسانیەیان بۆ دروست بوو. دیارە ئێمەش بە هەم بەهۆی ئەوەی کە من لەبیرمە کاک جعفەری ئەمیرزادە یەکەم جار کە لە زمانیشە لە زیندان ئازاد بوو، پێم وابێ لە دانشسەرای مەقەدەماتی بوو لە سنە من چون سەردانیم کردوشتیوە.
ئەوانە ئەمانە ئەم پەیوەندیانە نزیک دەکاتەوە تەبیعەتەن لە جێرەیانێکەوە نەبێ بە فکرێکی تەواوە هەڵمان بژار بێت توشتیوە، بەڵام بەم شێوەیە بەرەو ئەولاتابێت. ئەو کاتیشەکە شار و خاو بنکەی بژانەوەی فەرهەنگی کورد دروست بوو، ئەم کۆمەڵە هاوڕێیانە دروستیان کرد. ئێمە کە من زۆر ئەو کاتیشە تەمانێکی مناڵمان بوو، تەواوی ئەمانە بە دەوریان و کۆبووینەوە لە بنکەی بژانەوە فەرهەنگی کووردا هەمومان کارمانە کرد، هەموو تا ئێرەمان لە قۆڵمان ڕەش بوو لە ناو جەوهەر و ئەو تونەرە گەورانەمانە شۆردەوە بە نەوت و ئەلکولوشتیوە و داوە شتەکانمان یارمەتی چاپکردن و کتێب و ئەو شتانەمانە کرد. بڕێکی ئەو کاتەی شتی یەکێتیشە هاتە لە ئێمە چاپمانە کرد کە لە سازمان زەنانی زەمانی شا کە لە پشتی ساواکە بووی دوای بوو بە زیندانی سپا لەویا بوو کە ئۆفسەتێکی گەورە بە سەحمیەی وەکو سەهام کڕابوو سەربوویان بە پۆڵی خەڵک و سەهمی خەڵکی تیا بوو. ئەو لەوێ و کارمانە کرد و دایشە کۆمەڵە یەکسانی دامەزرا ئەمەش پێوەستیم بە کۆمەڵە یەکسانی. زیاتر پێم خۆش بوو بۆیە پرسیارم کرد بزانم کە لەو کاتەدا چی بۆشاییەک هەست پێ دەکرا. ئەڵبەتە دیارە بە بیری جەنابەت نییە ئەوە، بەڵام لە ڕەوتی ڕووداوەکانە بێگومان دەرشی ئەوە دەکەی و هەست بەوە دەکەی یا تاقیبی مەسایل زیاتر دەکرێت کاتێک کە خۆت لەناو ئەو ڕێکخراوەدا وەکو کۆمەڵی یەکسانی دەبینیەوە. پێم خۆش بزانم کە لەو سەرودەمەدا چی بۆشاییەک چ زەرورەتێک هەست پێ دەکرا و ئەو ڕێکخراوە خۆی دەیویست جواب بە چی بداتەوە، چ نیازمەندیەک دەیویست جواب بداتەوە لەو کاتەداکە دەستی بەخەبات. یەکێ لەو شتانەی کە وەکوتم لە لای ئێمە گەڵاڵە بوو بۆچی ئەم خەڵکانە گیرانێکی لەوانە بوو کامان کتێبی لە بیرمە مامۆساقان و بێکەس و ئەمانەیانە هێنا بە زیوایان خوێن و لێشیان گیراوشتیوە. زمانی کوردی مەسەلەی نەتەوایەتی کەمکەم ڕاستەکەی ئەو بوو یەکێ لەو مەسەلانە بوو کە لە لای ئێمە گەڵاڵە بوو. دوایش بنکەی بژانەوەی فەرهەنگی کورد یەکەم مەدرسەی قوتابخانەی کوردی لە سەقزا دامەزران و خەڵکێکی زۆر هاتن زمانی کوردی فێرە بۆ نوشتیوە. لەگەڵەوە باسی مەسایلی چینایەتیە کراوشتیوە، لەگەڵ یەکێتی جوتیارانە مامۆستا سەیڕەشی کە ئەو کاتە مەسئولی یەکەمی کۆمەڵە یەکسانی بوو لە شەڕ لەگەڵ جوتیارەکانەوە کە لەگەڵ کاک جەعفەر یەمیزادەیشا کە دوایە بوو بە کۆمەڵەی ئێستا زۆریش بەڕێز کاک جەعفەر لەگەڵ ئەوە لە سەنگەر لەگەڵ دژی دەربەگەکانە ئەو ڕاستەکەی نەویست تەسلیمیش بێت و خۆی کۆش بە ئاخرین فیشەکێک کە لەبەردەستیا بوو. مەسەلەی چینایەتی و مەسەلەی نەتەوایەتی پێکەوە گرێدرا بوو تقریبن لەگەڵ ئێمە ئەو دەرسوانانە ئەوە ترایەوە فێری بووین لە مەکتەب و کلاسی سیاسی ئەو هاوڕێیانە کە لە ئێمە گەورەتر بوون و ئێمە فێری ئەو کارە سیاسی کرد. کاتێکە کۆمەڵی یەکسانی پێک دێوە ئێوە بەڕێستان و مەجموعەیەکی دیکە خۆی ناودا دەبینەوە، ئێوە وەکو ئەندام یا وەک لایەنگر لەگەڵیانە دەست بەکار دەکەن و پێم خۆشە بزانم سەرەتای کارەکانتان لەگەڵ کۆمەڵی یەکسانی و ئەساساً کار و فعالیەتی ئێوە چ بوو، ئەو ڕێکخراوە چۆن سازماندهیەکانی دەبردە پێش لەو سەرودەمەدا کەەوە ڕاپەڕینە و بەدوای ئەوەشدا حتمما دەبێتە ئەو هێرشی ئەوەڵ و دووەمی ڕێژیم بۆ سەر کوردستان و داگیرکردنەوە. بەڵێ ئێمە وەکو لایەنگر بووین و لە دەوروبەر مەقەڕێکمان هەبوو لە لای خیابانی ساحلیەوە و لە سەرەتاودا بنکەی بژانەوەی فەرهەنگی کورد زیاتر ڕاستەکەی مەقەڕە ئەسلێک کە بوداوە شەڕی سێمانگە پێش هات. لە شەڕی سێمانگە کە دەست پێکرا من ئەو کاتە دەورێکی وام نەبوو، هێشتا لە کلاسی دەو 11 بۆ مشتی وە 11 بوو پێم وابێ. ئەو کاتە ئێمە لەگەڵ خەڵکەکە و لەگەڵ کەس و کارە ڕامان کردە دەرەوە، بەڵام لە دوایەوە کە تەزاوراتەکان دەست پێکرا دیارە دەورێکی سەرەکیمان هەبوو لە تەزاوراتەکان و بەردەوام شورامان دانا، شورای مەدرسەکان ئێمە بووین 2 نەفەر لە هاوڕەکانم کە ئێستا لە ئێران نامەوێت ناویان بەرم کۆمەڵە یەکسانی نەبوون، سەر بە لایەنێکی چەپی تر بوون. ئەوان ئێمە 3 نەفەر بوون کە شورای مەدرسە بووین و لە ڕێک خستنی تەزاوراتەکان و ئەمانە زۆر دەستمان بوو کە ئیعدامەکان دەست پێکرا و خەڵخاڵی هاتوو ئەو ئیعدامانە دەست پێکرا. لەو تەزاوراتانەی کە بوو بەهۆی ئەوەیە کە ڕاستەکەی هێزی خەڵک هێزی داگیرکەری جمهوری ئیسلامی دەرکرد و ناچاری کرد بێتە پای مزاکرەوە، لەوانە بەشدار بووین.
لە دوای ئەوە لە بیریشمە یەکەم هێرشێکە کە حیزبی دموکرات کردی سەر هێزێکی تری سیاسی ئەو هێرشەکرایە سەر کۆمەڵە یەکسانی و پێشمەرگەیەکی ئێمەیان کوشت بە نەرنجێک لە مۆلەوە ناوا کوشتیان و ئەمان لەوێ تەزاوڕاتێکی بەربڵاو کرا لە شاری سەقزە. دوای لە ساڵی 59 دیارە هجومی دووەمی حکوومەت دەستی پێکرد. ئەو کاتەتر من چوومە ڕیزی پێشمەرگەوە و سەرەتا دەستمان کرد بە یارمەتیدان و ئەو کاتە سەقز دابش کرابوو بەسەر چەند شوێنێکە هەر گەڕێکێک و شوێنێک بەدەست هێزێکەوە بۆ هاوکاریشیان هەبوو بەیەکەوە. ئێمە لە بەشی بەرگارا جوولای مەدرسەی بۆ عەلی تا خوارەوە شخصێکی لێبوو تقریبان ئەو چەند کۆڵان و گەڕەکەی پچکۆلەمان بەدەستەوە بوو. ئەو کاتە من لە بیرما کۆمەڵی هاوڕێی زۆر خۆشەویست کە توانم ناوی دوانیان کە دوای لە ڕێزەکانی کۆمەڵا گیانیان بەختکردیەکیان نەجمە شەقچیگەری کە گیرا و دوایەوە ئێعدام کرا لە زیندانە بە بریناری گیرە یەکێکیان ناسری خەلیقی بوو. لە بیرمە من لەگەڵ ئەوان لە من گەورەتر بوون بەڵام من لەگەڵ ئەوانە بووم. لەگەڵ هەروەها یەکێک لە هاوڕێیانی تری کۆمەڵە یەکسانی کاک فاروقی نەخشی کە دوایە لەگەڵ کۆمەڵا بوو چوونە ناو کۆمەڵۆ زۆربەی زۆر لە ڕواڵەتە ناسراوەکانی کۆمەڵە یەکسانی چوونە ناو کۆمەڵەوە. لە بیرمە لەگەڵەوە چەند جارە چوین بۆ مزگەوتی جامعای سەقز و چەکمان پێ بوو ئەچوین بەشی پوڵ و دەرمان و شتمان وەرەگرت و هاتینەوە و لەو کۆڵانە بووین و داوە هاتوچوی بۆکان و هاتوچوی ناو شاری سەقز و بەردەواممانە کرد و تاوەی چوین لە کۆنەڵان لەوێ یەکەم مەقڕماندانا و من لە دوایەوە گەڕامەوە بۆ بۆکان نردمانیان بۆ تاران بۆ کۆمەڵە سەهمیەی پوڵ و دەرمان و شتیوە لە جەمعیەت. ئەگەر ئیجازەم بدەیت ئەوە وەک پرسیارێک دێڵمەوە بەڵام پێشتر پێم خۆشە ئەو پرسیارە ئاراستە بکەم کە باسی وەکرا کۆمەڵێک لە هاوڕێیانی ئەو سەردەمت لە کۆمەڵی یەکسانیە دواتر خۆیان لە ڕێزەکانی کۆمەڵدا دەبینەوە. هۆکاری ئەوە چ بوو؟ ئایا کۆمەڵی یەکسانی تا مەقتەعێک چالاکی دەبێت؟ ئێستا هەیەی ئەگەر من هەڵە نەبم شتێکی لێ نابینم، یا ئەگەر نابۆچی لەو مەقتەعەدا کۆتایی بە چالاکی دێوە کادر و لایەنگرەکانی مەجموعیشان هەر وەک بەڕێستان باستان کرد لە ناو کۆمەڵدا خۆیان دەبینەوە، بەڵام سەرنوشتی ئەوانی دیکەیان بەکوێ دەگا کە یەکێکتان لەوە دەناتانن بێگومان. ئەو کاتە ڕاستەکەی بڕ باس هات بۆ ئاراوە کە من ئەو کاتە ئاگام لێ نەبوو دیار بوو لە ئاسێکی خوارەوەی هەوادار بوو بڵێن لایەنگر وشتیوا بوو مشتیوە، بەڵام لەگەڵ لەسەرەوە کۆمەڵی باس هات بۆ ئاراوە مەسەلەی چەپ و مارکسیزم و داوە بۆ چوون لە بەرامبەر خەباتی چینایەتی و خەباتی نەتەوایەتی و کۆمەڵێ خەڵکی تاکیش هەبوو لە ناو کۆمەڵە یەکسانیە کە یەکێ لەوانە لە دواییشە مەلا ڕەحمانێک بوو کە تەسلیمیش بوو. ئەمان ئەو نەفەرە ڕاستەکەی خاوەن و هەڵگری بیرۆکەیەکی دواکەوتوی کۆنەپەرستانەی زۆر ناسیۆنالیستی ڕاست بوو. ئەمانە ئەم کێشانە دروست ببوو ئەم کۆمەڵە هاوڕێیە ئەتر خۆیان ناتوانانی لە چوارچێوە ببینەوە ئەوەندەی کە منزانی بێتم و ئەوان ڕوونیان کردبێتەوە تر دانیش لە بۆکانە هێشتا بۆکان نەگیرا بوو ئەوان دانیشتن و پێیوەست بوون بە ڕێزەکانی کۆمەڵەوە. بەڵام کۆمەڵە چالاکی چالاکوان و فعالی تر هەبوون کە ئەوان مانەوە و لە سەرشیوی سەقزمانەوە لە لای سەردەشت و ئەوانامانەوە لە لای مەهاباتمانەوە لە خوارەوە لە لای نە کۆمەڵە تەشکیلاتومانەمانەوە، بەڵام مەقەڕە ئەسڵەکان زیاتر لە سەرشیوی سەقز و لە لای سەردەشت و ئەمانە بوو. ئێمەش لە تەشکیلاتی ناوشارە بووین زۆر ئاگامان لێ نەبوو چونکە ئێمە یان دیسانەوە نادەوتیانەوە بڕۆنەوە بۆ ناوشار. تا لە دواییە تقریبان چەند مانگی دوایەوە ئێمە پەیوەندیمان گرت و دیسانەوە دەستمان کردەوە بە بژانەوە و ڕێکخرا و شانە تەشکیلاتیەکان و شانە ڕێکخراوەیەکان و هەستەکانمان لە تاوای شارەکانە دامەزرانەوە کۆمەڵێ 5 نەفەر بووین. ڕاستەکەی ئەو دەستمان کرد بە کارانە. لەو پرسیارەدا ڕامگرتی دەبیست بڵام بدەیەوە یا تەوزیاکە زیاتر بدەیت کە
بۆ مەئموریەتێکە هەڵە نەبم دەنێردرێ بۆ تاران دیارە لە ڕابطە لەگەڵ چالاکی کاری سیاسیدایە پێم خۆش بزانم تاران چوون بە چ مەبەستەوە ئایا لە تارانیش هەستەی تەشکیلاتی هەیە کە بۆ ئەرک و کاری تەشکیلاتی مراجعیان پێ دەکرێت و سەردان دەکرێت و پەیوەندیان دەکرێت حتمما بە شێوەی نهێنیە ئەو کاتە پێم خۆشە و بابەتە کەمێک ڕۆشنتر. بەڵێ من ئەو کاتە باوکم برێنار بوو پارچەیەکی خۆمپارە لە دەستیدا بۆ دوایەوە لە تارانی شەناردبوویان لە تاران کاری کرد دوشتیوە هاتمەوە بۆ بۆکان و مەقەرمان لە کۆنەڵانەوە ئەتر وتیان ئەیگوێزینەوە بۆ سەرشیوی سەقەت چونکە ئاتر شاری سەقەت وای لێ هاتبوو کە نەئەگیرایەوە وتیان بە خەڵکیش بڵین با بڕۆنەوە چونکە ئەوە ناوان دێنە ناوشار نەحکومەت دێتە ناوشار ئێمەش دەتوانین دەریان کەین و بیان بیگرینەوە باشترێکە ڕێزەکانی پێشمەرگە هەموو هاتنە دەرەوە لە بۆکان و لە شارەکانە ئێمە لە کۆنەڵانەوە گۆسمانەوە بۆ سەرشیوی سەقز و من هاتووەمەوە بۆ بۆکان و دیارە منەو کاتە ئەرزم کردی هێشتا لە دەبیرستانە بووم شتیوە کلاسی 12 بوومەمانە کە سەردانێکی باوکم کەم بچم بۆ تارانەوە بوو کە بە منیان وت مادام وایە لەگەڵ هاوڕێکی ترەکەیسە چونکە هێشتا لە ناو ئێرانە و لە کوردستانە ناوی نایەنم وتیان نێواچن سەردانی جەمعیەتی کورتای مقیم مەرکەزکەن کە لە لای خیابانی فلستین و نزیکی سفارەتی عێراقیش بوو لە خوار مەیانی وەلی ئەسری و کاتەوە یا وەلی ئەهدەوە بوو لەوێ سەردانمان کرد سارمەدینی سادق وەزیریوان لەوێ بوون و زۆر خەڵکێکی زۆر لەوێ بوو کۆمەڵێ پوڵ و سەهمیە بوو بۆ خەڵک تەشکیلاتەکان دایانەنا کۆمەڵشتمان وەرگرت و هاتینەوە دوای ماوەیە بۆکان و کاتە هاتینەوە بۆ بەکان سیرمان کرد هیچ مەقڕ ڕوشتن نەماوە هەموو گواستراوەتەوە وە ئێمەیان وت کە ئێوە بڕۆنەوە ناوشار باشترێکە ئێمە پێویستمان بە تەشکیلاتە لە ناوشار و ئێوە تقریبا تەمەنێکی مناڵکارتان هەیە یانە جوان و نەوجەوان و ئێوە جارە هێشتا کەشف نەبوون هەرچەندە هەموو کەس لەو کاتاش چەکیشمان پێ بوو لە کۆمەڵی کاری شاد بەشداریمان کردوشتی ڕاستیەکەی ئەوە ڕشاد بۆ زۆربەی لایەنەکانم زۆربەی ڕێکخرا و سازمانەکان سێدقی دەکرێت ئەو کات ئەکسەرەن بە زۆری ئەوانەی کە جەزبیان دەبوون وەکو لایەنگر و هەوادار حەزیان دەکرد زیاتر لە بەشی چەکداری و چەکەڵگرتن و پێشمەرگایەتی داخواان بینەوە ئەڵبەتە خودی ڕێکخراوەکانی لەوانە کۆمەڵە و جێرانەکانی دیکەش زۆربەی تەرکیز کرا بۆ سەر وەرگرتن و ڕێخستن و سازماندانی بەشی نظامیەکەی هێزی پێشمەرگە کەمتر ئەگەر هەڵە نەبم سەرنج دەدرا ئەو بەشی سازماندان و ڕێخستنی شانە و گروپ و نهێنی لە ناو شارەکاندا بۆی کە ئەوانە لە شوێنی خواندا بێڵنەوە فعالیت بکەن بەڕێزشتان دیارە هەر لەو مەقتەعانەدا بە جۆرێک نیمە نهێنی و نیمە ئاشکرا دەبی کە دەگەڕێەوە ناو شار و دەست دەکەیەوە بەکار ئەمە چەندە لە جێی خۆیدا بوو بەڕاستی بۆچی ئەوە کەم تەوەجوهی پێدەکرانی ئەو بەشی ڕێخستنی نهێنی لە ناو شارەکان زیاتر تەرجیح درا بوو بەشی هێزی نظامی بەرجەستە بکرێتەوە ئایا شەرایط ئەوەی دەخواست ضرورەتەکانەوەی دەخواست یا کەم تەجروبەیی ڕێکخراوەکان ڕاستەکەی یەکێک شرایەتی داسەپا و بەسەر ڕێکخراوە سیاسیەکانە بەشێکیشی کەم تەجروبەیی بوو کە ڕژیمی شاڕۆخە فەزایەکی ئازاد و جەوێکی زۆر ئازاد لە کوردستانە هەبوو بازاڕی چەک بوو خەڵک لە شارەکانی ترۆ هاتن لە شارەکانی تری ئێرانەوە بەتایبەت ئەوانەی کە چالاکوانی چەک بوون شارەکانی سەقز و سنۆما بات و هەرێکێکیان ناوەکانی شوورەویان لێ نابوو ئەمە لەنینگراد ئەو ستالینگراد و بە ناوی بە شێوەیەکی وا سەیریان نەکردووەمانە وە کاتێکیشە ئەو کاتە بوو زۆر بیر لەوە ناکرایەوە کە ڕژیم لەوانەیە بێتەوە بیگرێتەوە مەسەلەن ئێمە بەشێک پێویستمان بە تەشکیلاتێکی مەخفی هەیە یا کۆمەڵێ ئەبێ شت بشارینەوە ئەمانە ئەمە ڕاستەکەی ئەو بیرە بەربڵاوە نەبوو کاری پێشمەرگایەتیش لە سەرەتای خوا بوو هەموو خەڵکی خۆش بوو چەک و ڕەختێکی بەسەرشانەوە بێت و پێشمەرگە خۆشەویست و جێگەی تایبەت و ئەمانەی هەبوو ئەمانە ئێسێشە هەیەی لە ناوتەڵی خەڵکە بەڵام ئەو کاتە سەرەتایەکی زۆر سەرەتا بوو لەبەرەوە بەڕاستی تێکەڵێکی هەم کەم تەجروبەی هەم ئەو ڕاستەکەی جەوە بوو کە بەسەر داسەپێنرا بوو بەسەر خەڵکەکە و ئەو هەر کاتێکیشە چوینەوە ناو شار
تەشکیلاتەکان هەموو یەکترمان ئەناسی و ئەوە بوو کۆمەڵی خەڵکە بوون بە تەواو زەربەیەکی زۆر گەورە لێدرا لە دوایشە من لە ساڵی 16 گیرام هەر تەوابەکان هاتن ڕاستەکەی منیاشناسای ڕاست پێم خۆشە لەو سەردەمی پێشمەرگایەتی و کاری نهێنی لە ناو کوردستاندا ئەگەر شتێک بە زێنت دەگا وەکو بیرەوەری و ئاموزەندەیە باسکردنی زەرورەتی تێدا دەبینی باسی بکەی ئەگینا چون بەڕێستان هەتا ئێستاش کەسێکی ئاکتیڤ و چالاکن لە زۆر بواردا پێم خۆشە ئەو مەرتەعازیە بێڵین و زۆر کاردێکی بە ئارزش هەیەکەم پێم خۆش باسی بکەین ئەگەر لەو زەمینەدا شتێکی ئەرزشمەند هەیە بۆ باسکردن وەکو یاداوەری و ئاموزەندە پێم خۆشە یەکێ لەو شتانە ئێمە پێم خۆشە باسی بکەم ئەو مەسەلەی ئەو ئەلیەشەفی دەرویشیان کە هاتە ئێرەیەکە لەو شتانە باسی کردوتی زۆر خەڵکە کە ئەچێتە زیندان تر هیوا بڕاو کە یا مەسەلە ناتوانێت هیچ کارێ بکە ئەو دیارە باسی تەجروبەی زمانی شای کرد کە چنێک کارە کراوشتیوە ڕاستەکەی کە منش لە بیرمە لە 21 خوردادی 62 دوای چەند مانگێک خۆم شارد بووە هاتن گرتمیان و ئەمانە من چاوەڕێی ئەوەیشم بوو تەوا ئەبێ بم کوژن یا شتێکیوە بەڵام ئینسان مەبەسمەوە هیوای لە دەست نەدات و من توانیم مەسەلەن دوای هەرو ڕۆژە لە زیندانی سپای پاسدارانی شابووم لەوێ ڕابکەم هاتمە دەرەوە بوو پەیوەستبین بە ڕزی پێشمەرگەوت هاتینە دەرەوە مەبەسمەوەی لە زیندانیشە زۆر خەڵک هەبوون کە و ئیسیشە هەن لە ناو زیندانەوە زۆر کارەکرێت و یا ئەتوانی کە هەر لە دەقیقەکانی یەکەمەوە هەوڵ بدەیت کە خۆش ڕزگار بکەیت و زۆر خەڵکی تریش بینیمان ڕایان کرد توانیان ڕایە ڕابکەن لە زیندان و یا لە ناو زیندانەوە زۆر کاری تر بکەن ئەوە پێم وا بە یەکێ لە گرنگترین شتەکانە کە بۆ نەوەی نوێ بۆ نەسڵی تازە کە بزانن کە زیندان ئاخری شت نییە و ناتوانێت هیچ حکوومەتێکی دیکتاتۆری فکر و چالاکی و توانای ئەو چالاکوانە سیاسیانە لە ناو زیندانە قەتیس بکە بێگومان وایە بێگومان وایە بەڕێستان باسی ئەوە دەکەن کە دوای سەفەرتان بۆ تاران و هاتنەوە و دوایەوە کە شاری بۆکان و لەوانە شارەکانی تری دەگیرێنەوە و دەکەونە دەستڕەژیم ئیتر بە جۆرە جۆرەکان شارەکان بەجێ دێڵم نازانم چ مدەتێک لە ناوچە ئازادکراوەکانی دیکەدا حزورتان دەبێت بەڵام سەرنجام دەچنە ئەو دیوی سنوور وە لە کوردستانی باشوور نیشەجێ دەبن و لەوێشدا ئەگەر هەڵە نەبم تەنانەت لە ڕاپەڕینی ساڵی 1991 لە ڕاپەڕینی کوردستانی عێراق و خەڵکی عێراق لە دژی سەدام حوسێن بەشداری دەکەن ئەگەر ئەو سەرودەما وەکو یادەوەریەک باس بکەی باس دەکەن بەڵێ یەک شتی تر ئەوەت ئەرزکەم کە من کە ئەمە چوونە دەرەوە چوونە سەر شویستەقە ساڵی 62 بوو دوای تقریبان مانگمانگونیوێک هەر دیسانەوە بۆ کۆمەڵە کاری تر ئێمەیان نردەوە ناو شار 2 نەفەر بوون هاوڕێکی زۆر خۆشەویستم کەیسە لە ئەڵمانە ئێمەیان نردەوە ناو شار و لە سنە و دوایەوە لە تاران بووین و کۆمەڵێک کارکرا ئەویش ئەزمموی تایبەتی خۆی هەبوو بە تایبەت لە تاران بن لە بەشی جنوبی شاری تاران لە تەواوی بەشەکرێکاریەکانە لە کۆمەڵێکە کارخانەی ئەوەیە کارمان کرد تەجروبەی تایبەتی خۆی هەبوو ڕاستەکەیەوە جێگەی سەرنجە لە دوایەوە لە سەرەتای 63 لە فەروەردینی 63 گەڕاینەوە کوردستان و ئەو کاتە یەکێتی مذاکراتی دەست پێ کردو لەگەڵ حکوومەتی عێراقا و تەواوی بنکە و مەقەڕەکانی هێزە کوردی و ئێرانیەکان هاتبوون بەم دیەوە ئێمەش هاتینەوە ئەبێوەتر لەوێ و ئەوەی باست کرد جەنابەت ساڵی 91 ئەوە بوو کە سڵحی ئێران و عێراق کرابوو سەر سنوورەکان داخرابوو زۆربەی هێزەکان لە قوڵایی خاکی عێراقا بوون و من ئەو کاتە ڕاستەکەی وەزعیەتێکی تەواویشمان نەبوو و لە ناو شاری سلێمانیا بوو کە ئەمانزانی کە ڕاپەڕین خەریک ئەو کات کۆمەڵی یەکسانی وەک ڕێکخراو بوونی بوو ینی ئێوە بە شێوەیەشی سازماندرا و لەوێکانە تا ئەو کاتش کۆمەڵی یەکسانی بوو
لە مالوما مەقەرمان بوو دوایەوە مەقەڕێکمان کۆمەڵی کێشەی ڕاستەکەی اختلافی ناوخۆییمان هەبوو بەبێ ئەوەی ئینشحابێ بکرێت توشتیوە خۆی ئەوە نەبوو کە بەرگێ ئینشحابیش بگرێت توشتیوە بەبێ بە زۆر بەبێ دەنگی ئێمە کۆمەڵە هاوڕێ گواستمانەوە چوینە زەڵێ و شوێنیە و قەندیل و لەوێەوە کاری تەشکیلاتی و ڕاستەکەی پەیوەندیەکی زۆر قوڵیشمان لەگەڵ ناوخۆوە بۆ تشکیلاتی کاری تشکیلاتی شمانە کردومانە و ئەو کاتیشە هەر لە ڕێگەی کۆمەڵەوە ئەقلیەت و ئێمە هاتوچوی ناو خاکی عێراقمان کرد چونکە خۆ عێراق بە ئێمە ئیجازە نەدا بۆ قەت ئێمە پەیوەندیمان هەبێت توشتیوە لەگەڵ عێراقا بەعدەم بەو وەکو مناسباتێکی دیپلۆماتیک هەبوو لە ناو ڕێکخراوەکانی ترە ئەو کاتای ڕاپەڕێنەکە من لە شاری سلێمانی بووم و ئەیشم زانی کە خەریکێک کۆمەڵەیە کارە کردێت و من کۆمەڵش شانەی نهێنی کۆمەڵی ڕەنژەرانم هەرو کاتە ئەناسی و یەکێتی مەو کاتە ئەناسی کە دوای بوون بە یەکێتی کۆمەڵی ڕەنژەران نەما پەیوەندیانم پێوە گرت و ئەمانە کە چییە کرێت ئەمان ئەمزانی کاترەوە خەریکن و دابش کراون بەسەر شارەوە و شارۆچکەکانە و گەڕەکەکانەوەمانە ئەو بۆ ڕۆژی یەکەم لەگەڵ 2 نەفەر لە ئەوانی کۆمەڵی ڕەنژەرانە کە چەکێکیان هەبوو دوای یەکێکیان مەحمووی ناوبوو هەر لەسەر ئەزمەرگیانی بەختکرد ئەوی تریانی سەر لە هۆلەندە و لەگەڵەوانە چۆمتیان تۆ پێشمەرگایەتیت کردو ئێمە نەمان کردو ئەم چەکەیشمان هەیە و شانەیەکمانە و لەگەڵ منە هاتن و لەوێەوە لە پشتی حامیەوە لای کانیسکانەوە ناوە ئێمە هاتین کە ئەو کاتە حامیە یا پادگانەکەی ناو سلێمانی بوو و شەڕ دەستی پێکرە و ڕۆژە لە شەڕیەوە بوون تا ئەوەی کە بیمارستانەکەی حامیەکە یا پادگانەکە گیرە تا ئەو شەوی یەکەم تا ئەوێ ئێمە ئێوارەکەی لێوێ بوون شەو ڕاستەکەی من گەڕامەوە ئەمنیەتێکی وان نەبوو لە شەوە من کەسێ نەبوو کە مثلەن پشتی پێبەسی ئەم 2 نەفەریش بوون زۆر بێتەجربە بوون لەوێ چەکمان دەستکرد و هەر کەسە چەکی خۆی هەڵگرت و گەڕاینەوە بۆ ماڵ خۆمان و بۆ بەیانی دووهەم بەیانی زۆر زوو منەتر بە تەنیا هاتم بۆ ئەم نەسوورەکەی سلێمانی کۆمەڵی خەڵکی تری لێبوو کە پێم وابوو نەماناسین بەڵام 5-6 نەفەرێ بوون بە بەراوردی خۆمەمانە تەجربەیان هەیە هیچستان توانێت لەگەڵیانە بێ و لەگەڵ 5-6 نەفەرە هەر لە دەقیقەی یەکەمەوە هەر لە دەرگای ئەسڵی ئەم نەسوورەکەەوە لەوێ لە شەڕا بووین تا سەعاتی 9 شەو کە بە تەواوەتی گیرا و ژێرزەمینەکە ئاگەر تێبەررا و چونکە لەوێ مەقاومەتێکی زۆر بوو چ بوونە ژێرەوە و ژێرزەمینەکە و کۆمەڵی سەرباز و ئەم نوشتە هاتنە دەرەوە لەبیرمە 2 نەفەریان کابرایەکی بەتەمەەن بوو دا کوڕێکی هەردووکیانوتیان خەڵکی هەڵەبجین کابرایەکیش دوایەوە لەو تەکاوەر و کڵاو سەوس و بە قەولی معروف مغاویرەکان بوو کڵاوێکی سووری بوو ئاعرەب بوو ئەوانە هاتە دەرەوە کە وتی خوارەوە کەی لێیە و چۆنەوە ئەمانە تر سەعاتی 9 ڕاستەکەی گیرا و تەقە نەماوە نە بە بارانێکیش لە بیرمە بە دەستی پێکرد لە ناو دوو کەڵشتاتر من گەڕامەوە دوای ئەو خۆناغا بەڕێستان بێگومان شرایەتی کوردستانی عێراق جۆرێکی لێدێت کە لەباری ئەمنیەتیەوە بۆ زۆر چالاکوان مەخصوصەن چالاکوانی دەرەشی وەکوانێکی لە کوردستانی ئێرانیان لە ئێرانەوە چووبوونەوەکانە زۆر ئەمن نەبوو بەڕێزیشتان هەر لەو خۆناغەدایە کە بڕیار دەدەن کوردستانی عێراق بەجێ بێڵن و بەرە وڵاتانی دەرەوە بکەونە ڕێ کە ئێستا خۆتان لە وڵاتی ئوسترالیا دەبینەوە و لە شاری سیدنی ئیشتەجێن بەڵام هەر لەو کاتەوە کە دەچیە خاچی تورکیە بەڕێستان هەر بۆ خصوصیات و تایبەتمەندی خۆتان بووە لەوێش دەستە سەردەستدانانەی وە لە پێناو هەوڵ بۆ یارمەتی هاوسارە نووسەکانت کارهایەک دەکەن پێم خۆشە ئەوە بە کورتی باس بکەی کە لە تورکیە لە خۆناغی پەنابەریدا چ کارێک دەکراوە چه هەوڵێک دەدا بۆ پەنابەران و چەندە موەسر بوونەوە وڵان لە تورکیە ڕاستەکەی یەکێ لەو شتانە بوو هەمیشە مەترسیەوەمان لەسەر بوو پۆلیسی تورکیە با بەسەر مانە و دپۆرت بکرێنەوە لە بیرمە کۆمەڵێ هاوڕێ و ناسیا و خۆشەویستیان کرد کە بڕێکیان لە ئەحزابی جۆرا جۆر و خەڵکی چالاگوانی جۆرا جۆرا بوو نوشتیوە مەسەلەن بردیان تا شاری
وان ڕاستەکەی خەڵکی وان کە زانیان ئەمانە وتبوویان پێیان کە ئێمە کوردین و پێشمەرگە بووین و شتیوە ئەوان ڕزگاریان کردن مەسەڵەن ئێمە ئەو کەمپەینانەی هاتینە بەر UN و داوە هاوار و هەڵایە کرا و لەگەڵ ئوروپا و حزەبەکانی ئەوەیە تەماسگیرە فشار سەر UN کە بگەڕێنەوە و ئەمانە گەڕانەوە یەکێ پەیوەندیەکان ئەوە بوو لەگەڵ ئەوەیشە مەسەڵەن لە بیرمە بۆ یەکی ئەیار کۆبووینەوە و جەژنێکی خۆماڵیمان ڕخست و بەیە کۆبووین دیارە ناکرا بەو شێوەیە ترسەکە لەوە زیاتر بوو کە تۆ بچی لەگەڵ کۆمەڵێ بزوتنەوەی کۆمەڵایەتی ئەو خەڵکە ئەوێت تێکەڵبی توشتی بتیان گرتایە دپۆرت کرابووین وشتی من لە بیرمە 2 نەفەر لە پارلەمانتارە کوردەکان 3 نەفەریان نظامەدین تەغۆچ و لەیلا زانا و خەتیب دەجلە لە پێتێتەی ئولوس بووین لەگەڵ هاوڕەیەکمان کە ئێستێشە لێرەیە کاک سەلاحی شەفیعی دانیشت بووین لەوێ چاوەڕێی تەلەفۆن وشتیوا بوون ئەوان هاتن وتیان ئێمە پارلەمانتار زانیان بە کوردی قسەکەین وشتیوە وتیان ئەگەر پێویستیان بە یارمەتی لەگەڵی ماقس کارتەکانیان پێدەن بەڵام ڕاستەکەی نیشمانەوێرە پێیان بڵین کە مەسەڵەن ئێمە پێشمەرگە بووین یا لەوانە بوو زۆر یارەتیشمان دەنوشتیەوە بەڵام کۆمەڵی تەحەفوز و محافزەکاری لەگەڵەوەی شەڕێکارە کراوشتیوە ئەڵبەتە من زۆریشی لێ نەبووم هەمووی 9 مانگ لە تورکیە بووم و داوە هاتینە ئوسترالیا کاتێکە دێ ئوسترالیا بێگومان پرۆسەی پەنابەری خۆی ئاستەنگ و مشکلاتێکی لە پێشەوە ڕەفعی و ئاستەنگ و مشکلاتانە و تێکەڵبوون لەگەڵ جامعە و مقیمبوون لە وڵاتە خۆی پرۆسەیەکی زۆر سەهل و ئاسان نییە بەڵام بەڕێستان لەگەڵەوەی کە و پرۆسەیە تێی دەکەن سەرکەوتوانە هەمزەمان موفق دەبی کە هەم ئیدامە بە خوێندن بدەی و هەم لە کۆمەڵێک کار و چالاشی سیاسی مداومیشدا بەردەوام حزورت هەیە پێم خۆشە لەو زمینانەی کە لە ئوسترالیا تێدا چالاک بووی کەمێک باس بکەی و لەوانە بواری ڕۆژنامەگەریەکەت ئەگە هەڵە نەبم بە تایبەت ئەوەی کە لە زۆر خۆناغەکاندا پەیوەندی چڕوپڕەت بووە لەگەڵ ئیتحادیە کرێکاریەکان پێم خۆشە ئەو مەختەعە چۆن دەگەی بەوێت و چالاکیەکانتان لە چه ئاستێکدا بۆ دواتر حتمەن پرسیاری دیکە دەکەم بەڵام بە کورتی ئەگەر تەوزیحام بدەی بۆی ماوەکەمان بتوانین پرسیارەکانت بە کولی لێ بکەم سپاس لەسەر حتمەن دیارە کە دیتە هەر وڵاتێکی تازەوە لە ئوسترالیاشە سیستمێکی وەکو پشتیوانی و خەدەماتێکە کە بۆ پەنابەر هەیە لە ئوروپا لێرە هەر نییە لێرە زۆر وەسخراپە دیتێرە تەنیا خۆتی تووە بێ من دەسمدایە کاری نەقاشی ساختمانی بۆەوەی بژێویەکە هەبێت توشتیوە حقوقی ئێرە یا حقوقی ئەوەی پێڵێ حقوقی بێکاری مەزای بێکاریەکە ئەوە نییە کە توانی پێبژی توشتیوە لەگەڵەوەیشە دیارە هەر کارێکم کردوێ کارێکی جەمعی بووە هەوڵ و تەقەلایەکی جەمعی کۆمەڵی چالاکوانی سیاسی بۆ هینی من نەبوو بە تەنیاشتیوە تا ئەم کارانە بەڕێوە چووە کاری پەنابەریمان کرد چەند ساڵێکی یەکەم کاری سیاسی چڕۆپڕمان کرد مەراسمەکانی یەکی ئەیار و ئەمانەمان زۆر بە بەردەڵاوی کرد دوایەوە پەیوەندیەکانمان لەگەڵ خەڵکانی نەتەوەکانی ترە لە خەڵکانی ئوسترالیایی ئینگلیزی ئەسڵی لە خەڵکی کوردی پارچەکانی تر تورکیە عێراق لوبنان قەبرس ئەم خەڵکانەمان بەیەکۆ کۆ کردەوە و مەراسمی گەورەی 700 نەفەری مەسەلەن یەکی ئەیارمان لە ساڵی 2003 ڕێخستوشتیوە بەدەیان پەنابەرمان پشتیوانی کردو هێناومانەتە ئێرە و خەدەماتێکی سوکناگوزینیمان پێراکردن وشتیوە لەگەڵەوەیشە من دەرسم خوێن ڕاستە و کاریشم کردووە و لە ساڵی 2004 بوو کە فوق لیسانسی بەشی ژورنالیزم تەواو کرد بەڵام هێشتا لە دانشگا بووم بەهۆی کۆمەڵێکە کارەوە کردم نردمیان بۆ شەبکەی ABC ڕادیۆ تەلەڤیزیۆنی ABC کە هەمان تقریبا BBC ئەو بریتیش برۆدکاستینگ سرویسە ئەم ئۆسترێلیان برۆدکاستینگ سرویسە لەوێ دەسم کرد بەکار و لە رادیۆ ئەوڵ دەسم کرد بەکار لە دوایشە لە بەشی تەلەڤیزیۆنیا دەسم کرد بەکار تقریبا 5 ساڵە لەوێ کارم کرد و لە رادیۆیەکی تری رادیۆی دەوڵەتی فارسی ئێرە هەیە کە SBC پێڵەن ماوەیە کارم کرد لەوێش
لەگەڵەوە پێش ئەوە من لە ساڵی لە 1970ەوە بەرنمەیەکی فارسی هەیە ڕادیۆی سەداینە و کە لە سینیا و 23 ساڵە بەردەوام لەگەڵ کۆمەڵە هاوڕێی ترا کەم و زۆر خەڵکی جۆراجۆر هاتووە لەگەڵمانە هاتووە هاوکاری کردووم و بەڵام خۆم بەردەوام لەو 23 ساڵە ئەو ڕادیۆ بەڕێوە ئەبم و بەردەوام کارم کردو لە ساڵی 2010 بچونکە بەردەوام بەهۆی ئەو فکرە مارکسی و چەپۆوە کە هەمان بووە نزیک بووین لە ئەتحادیە کرێکاریەکان لە 2010 اتحادیە کرێکاری ساختمانی کە اتحادیەکی چەپ و میلیتانتی بەناوبانگی CFMU پێڵێن لە ئوسترالیا لە سیدنیە دەبیری یالەتەکەی نردی بەدوامە وتی ئەمانوێ یارمەتیمان بکەیت و ڕاستەکەی قەرار بوو یارمەتیەکی 1-2 ڕۆژانە هەروە بە خۆبەخشی بکەم بەڵام 2 هەفتە دوای ئەوە ئەتر بووم بە یەکێ لە ئۆرگەنایزەرە ئەسڵیەکانی ئەوان و ئەو کارانەی ترم ڕاستەکەی بەجێهێش حەزم لێ بوو لەو کارە کرێکاریە و تا ساڵی 2016 و تا تقریبا بووم بە معاونی دەبیری یالەتی و بەڵام لەبەر کۆمەڵی مەسایلی سیاسی کێشەی سیاسی خۆم کە هەم بوو هەرچەند نەیانویست بەڵام بەجێم هێشت و بەڵام هێشتا چونکە لە بەشی سنۆکی بازنشستگی کرێکارانی ساختمانیان ئەویش تشکیلاتێکی وەسیع و بەربڵاو و پەیوەندی نزیکی ڕۆژانەمان لەگەڵ کرێکار و لەگەڵ اتحادیە کرێکاری ساختمانیا هەیە ئێستا لەوێ کارەکەم و هەر پەیوەندیم لەگەڵ اتحادیە نەما. زۆر سپاس کاک مەنسوورجان پێم خۆشە سەبارەت بە ڕادیۆ کە ئیشارەت پێکرد بزانم جەهەتگیری ئەو ڕادیۆیەوە ئەو ڕادیۆی چی پوشش دەدا ڕادیۆکە ڕادیۆیەکی هەفتانەیە ڕۆژانەیە شاملی چی بەرنامەهایەک دەبێت ئەگەر سپاس دەکەم بە کورتی باسی ڕادیۆکە ڕۆژانی سێشەمە 6 تا 7 ئێوارە بە کاتی سیدنی بڵاوە بێتەوە بۆ سەعاتی بەرنامە بۆ ئەوەی بەرنمەیەکی گەر بتوانی بە پێز و ڕێک و پێک بێت لە بینی 17 تا 25 ساعت ڕاستەکەی کاتی وێت و کاتی بۆدانی پێشتر بەشی خەبەریشتمان بوو بەڵام بەهۆی ئەوەی کە سوشیال میدیا و میدیای کۆمەڵایەتی زۆر بووە ئینترنێت زۆر بووە ئەمڕۆ تەمەرکۆزی کارەکانمان لەسەر ڕپۆرتاژ و مساحبە و توێژە ڕاستەکەی من پێم وایە من ئەیڵێم کە دەنگی بێدەنگەکانە مەسئلەی کرێکاری دزوتنەوەی ژنان دزوتنەوەی ئەمڕۆ معلم و مامۆستاکان دانیشتووەکان و بەتایبەت زیندانە سیاسیەکان دەنگی زیندانی سیاسیەکانی لە گرنگترین شتەکان لەگەڵەوەیشە دیارە وەزعی ناوچەکە زۆر گرنگە کە پەیوەندیەکی تەنگاوتەنگی لەگەڵ یەکە هەیە من ڕپۆرتاژی ڕاستە و خۆم لە ڕۆژاواوە هەبووە ڕپۆرتاژی ڕاستە و خۆم لەگەڵ تەزاورات و ڕاپەڕینەکەی مسرە هەبووە لە ناو لوبنانەوە هەم بووە لە ناو عێراقەوە و لە ئەفغانستان و لە ئێران و دیارە زۆر چالاکوانی سیاسیش لە ئاستی ئوروپا و ئەمریکا و ئەمانای بەڵام پەیوەندیەکی قوڵ و تەنگاوتەنگیشمان لەگەڵ لە ناو خۆی ئێرانە هەیە لەگەڵ چالاکوارانی کۆمەڵایەتی و کرێکاری و نووسەر و ئەمانی لە ناو ئێرانیشە ڕاست باسی ئەوە کرد کە لە تەریق ڕادیۆ ئەو پەیوەندیانت ئاماژە پێکرد پێم خۆشە بزانم کە هەروەکو لە بوارە کرێکاریەکانیشدا چالاشی و لە اتحادیە کرێکاری بەتایبەت اتحادیە کرێکاری ساختمانیدا زۆر چالاک و بەرچاوی و لەو بواراندا زۆر فعالی هەمیشە تاکید دەکرێت لەسەرەوەی کە یا چاوەڕوان دەکرێت نەڵم تاکید دەکرێت چاوەڕوان دەکرێت لەوەی کە هەڵسوراوانی وەک بەڕێستان هەڵسوراوانی کرێکاری هەڵسوراوانی چەپ و کۆمونیست کە لە دەرەوەی وڵات لە جۆرەکان چالاکن زمان حاڵی کرێکارانی ناوخۆی ئێران بن پێم خۆش بزانم ئەو پەیوەندیە چڕوپڕی لە بینی کرێکارە ئەو اتحادیە کرێکارانەی کە بەڕێستان تێدا چالاکن لەگەڵ کرێکاران و لەگەڵ ڕوودا و کرێکاریەکان یا حرەکەتی کرێکاریەکان ناوەی ئێران تا چەندەیە و چەندە دەتوانن پێکیان هەڵپێکن یا ئاسان کۆمەڵحاڵی یەکتر بن ڕاستەکەی لێرە من لەگەڵ کۆمەڵی هاوڕێی تریشە کۆمیتەی هەمبەستگی لەگەڵ کرێکارانی ئێرانمان دامەزران کە ئێستا من لەگەڵ یانان نیم بەڵام ئەو کاتە دامان مەزران و هەر بۆ هۆی شۆکە لە ناوی اتحادیە کرێکاریە بووم پەیوەندیەکی زۆر قوڵمان هەبوو زیاتر لە هەموو کۆمیتە هەمبەستگیەکان و
پێش هەموو کمیتە هەمبەستگیەکانیش لەبیرمە لێرە قانونێکی زۆر دژی کرێکاریان دامەزرانوشتیوە هەموو جارە ئێمە چوونە لای اتحادی کرێکاریەکان بۆی پشتیوانی بۆ کرێکارانی ئێران و کوردستان بۆ دەستخەی نوشتیوە لەوانە مەسەڵەن بۆ چالاکوانێکی خۆشەویستی وەکو محموود ساڵحی وەکو شارخی زەمانی وەکو زۆر خەڵکی تر لەبیرمە مەسەڵەن ئێمە ئەو کارانەکرا و بۆ شارخی زەمانی من خۆم کەمپینێکم ڕێخست و ئەمانە و حتا لە نەشری و مجلەی اتحادیەشا چاپ کراوە ئەمانە ئەو کاتێ یادی بەخێر هێشتا لە زیندانە بوو و لە هەمان کاتە چونکە قانونێک یاسایەکی دژی کرێکاری لە ئوسترالیا دروست بوو لێرە تەزاوراتێکی زۆرەکرا من پەیامی دەبیری یالەتی ئێرەم زەبت کرد و تەرجمەم کرد و نردم بۆ کرێکارانی ئێران ئەو کاتە لەبیرمە کۆمیتەی پەیگیری چوونە بەردەم سەفارەتی ئوسترالیا کە لەگەڵ یانم قسەم کرد و وتم ئەگەر ئێوەش بە هەر پشتیوانی لێرەوە نەبێت ئێوەش پشتیوانی بکەن بۆ ئێوە چوونە بەردەم سەفارەتی ئوسترالیا لە تاران تەزاوراتیان کرد بۆ پشتیوانی کرێکارانی ئوسترالیا لە دژی ئەو یاسا دژی کرێکاری بەر لەوەی کە دوایین پرسیار ئەوەی کە ئەگەر قسەیەک باسێک ماوە و شاری پێنەکراوە ناو پرسیارەکانداوە بۆ خۆت ملاحزەیەکت هەیە باسی بکەی و بە کورتی پێم خۆشە ڕوو بە بینەران ئەوە ڕوون بکەمەوە یا ئەو تەوزیح بدەم کە هاوڕێ مەنسوور ڕەزاقی وەک پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی یەکسانی باسی کرا پێناسە کرا بەڵام بەڕێزیان ئێستا پەیوەندی بە هیچ حیزب و ڕێکخراوێکی سیاسیەوە نییە ڕاستەوخۆ وەکو چالاکێکی سربەخۆی چەپ و کۆمونیست و کرێکاری لە دەرەوەی وڵات خۆی پێناسە دەکا و هەر ئێستاش لەو زەمینانەدا و لەو بواراندا چالاکە ئەوە ملاحزەیەک بوو پێم خۆش بوو کە بۆ بینەران ڕوونی بکەمەوە کاک مەنسوورجان داوای لێبوردنی لێ دەکەم بەم ڕوونکردنەوەیە پێم خۆشە وەکو کۆتایی پرسیار ئەگەر شتێک لە ناو پرسیارەکانی مندا گوم بووە نەهاتووە بۆ خۆت بەلازمی دەزانی ئاماژەی پێ بکەی فەرموو دواتر بەیەکەوە لەگەڵ بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵە ماڵاوەیەکی زۆر زۆر سپاس کاکەریم بۆ دەرفەتەی بۆ منە ڕەخسان و هیوادارم توانی بێتمان بەشێ لەم تەجربە ئەزمون و تاقیکاریانەمان دەرباز کرد بێت و بەشە ئەو هاوڕێیان هەر کەسێ بیبینێت بتوانێت لێی سوود وەرگێت و ئەمانجەکەیش ئەوە بووە نەکەوەی کە کەیسێ دروست کردی یا مەسەلەن باسی خۆ بکرێت و شتیوە ئامانجەکەوەی ئەم ئەزمونە تاقیکاریانە ون نەبێت و بگوازرێتەوە بۆ خەڵکانی تر بەتایبەت نەسڵ و نەوەی نوێ و ئەوانیش بتوان بۆ خەبات و چالاکی خۆیان کەڵکی لێوەربگرن و زۆر سپاس و هیوای سەرکەوتندا بۆ خۆست زۆر سپاس بۆ بەڕێزشتان بینەرانی ئازیز و خۆشەویست ئەوەی کە پێشکەشتان کرا و توێژێک بوو سەبارەت بە ژیان و خەباتی زۆر بەڕێز هاوڕێ مەنسوور ڕەزاقی بەو هیوایی کە جێگای سوود و سەرنجی ئێوەی ئازیز بوو بێت تا ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی ژیان و خەباتی یاران و بەیەگەیشتنەوەیکی دیکە هەر شاد بژین.
کارە ئاڕۆی ناوی ڕێگەی تێکۆشە بارەماری چینی کردەکارە ئاڕۆی ناوی ڕێگەی تێکۆشە